عزیزان لە تەورێکەمی بەرنامەکەمانە گفتگۆکە لەسەر کاریگەریەکانی سوشیال میدیا لە ناو کۆمەلگای ئەڵتر ژیانی خەڵک بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک سیروان کاکی شارەزا لە بواری سوشیال میدیامان کردو لەرە میوانمانە گفتگۆی زیاترەکەین. کاک سیروان زۆر بەخێر بێت. زۆر سپاس. بەخێر زۆر سپاس بۆ بەرنامەتان. کاک سیروان لە ئێستاە وەکو شارەزایەک لە بوارەکەیە کاریگەریەکانی سوشیال میدیا لەسەر ژیانی خەڵک لەسەر دروستبوونی ڕووداوەکانی ناو کۆمەلگە چۆنە بینی و لە چ ئاستێکا لێ سەنگین؟ والله سپاس بۆم دەرفەتە کە پێتان بەخشین. وڵا ئەتوانین بڵێن سوشیال میدیا گەیشتۆتە قۆناغێک نەک کۆمەلگا میدیاکان و کۆمەلگا و هەمووی ئاراستە ئەکات. ینی ئەتۆ ئەگەر قۆناغەکانی سوشیال میدیا لە فەیسبووکەوە دەست پێ بکەین کە لە 15 ساڵ پێش ئێستا 20 ساڵ پێش ئێستا وردە وردە دەستیان پێکرد کاریگەریەکی زۆری نەبووە. کاریگەریەکی زۆری نەبوو هەتا بەهاری عەرەبی لە بەهاری عەرەبیە کاریگەری فەیسبووک دروست بوو لە سەر کۆمەڵگە. دوجار وردە وردە هاتە ناو تەواوی خەڵکەوە هەتا گەیشتە ئەوەی کە ئێستا چەندین ماڵپەڕێتر وەکو سناپچات و تیکتۆکۆمانە دروست بێت و کاریگەریەکی زۆر زۆر گەورەی هەیە لەسەر کۆمەڵگا بە تایبەتی چینی لاوانی کۆمەڵگا نەوەی تازەی کۆمەڵگا کاریگەریەکی زۆر بە دیوێکی نەرێنی و بە دیوێکی ئەرێنی هەیە دەتوانین بڵین بۆچی لە نەوەی نوێ کاریگەری نەرێنی زۆر زۆرە زۆر زۆرترە بەتاکید. بەڵام بۆ ینی خەلەکە لە خۆمانە یان لە جۆری بەکارهێنانەکان یان لە نەبوونی ئەو ئەکاونت و واڵ و باڵێن پەڕە سوود بەخشانی کە ئەبێت لە ناو تۆڕەکانە هەبن و نین ئەما سوودی لێوەرگرن. دوو فاکتەر هەیە. فاکتەرێکیان کۆمەڵگایە خەڵکەکە خۆیەتی ئاستی ڕۆشنبیری خەڵکە. هۆکارێکی تریان کۆمپانیاکان مەبەستیانە. ئەنی ئێستا تۆ دیقەت بە کۆمپانیایەکی وەکو تیکتۆک کۆمپانیانی کە لە پشتی ئەم پلاتفۆرم بەڵێ ئەو دەسە نادیاری من زۆر لەو دەسە نادیارە ئەترسم بۆ داهاتووترە تا ئێستا تا پێش کۆرۆناژ ئاسایی بوو. ینی فەیسبووک تۆ ئەکاونتێکی خۆت هەبوو پەیجێکت هەبوو بزنەسە پێکرد هەرچیەکت پێکرد لە سنووردار بوو لمیت بوو. ئێستاش فەیسبووک هەر لمیتە. بەڵام کاتێک گێتە سەر تیکتۆک و سناپچات و ئەمانە لە پڕا کەسێک هەڵە تۆقێنن کەسێکی پوچگەرایە کەسێکە هیچ نییە هیچی لە بارایە نییە لە مدەتێکی زۆر کورتە هەڵی ئەتۆقێنن ئەیکەنە فیگەرێکی زۆر گەورە لە تەواوی جیهانە و واز لە ناوبانگەکەی بێنە پارەیەکی خەیاڵی ئەکەوێت ئەڕژێتە سەر حسابەکەی. ئەمە ئەبێتە هۆکارێکی زۆر زۆر خراپ کە خەڵک بە تایبەتی چینی لاو دوا ئەوە بکەوێت چونکە هەموو ئینسانێک لە دنیای بە دوا مادەوەیە. پارە پێداویستەکانی ژیانی ئینسان دابینەکە. کاتێکە بینێ هەروەکو دکتۆر کەریم شەریف لە بابەتێکە باسی ئەەکە ئەڵێ کچێکی 12 ساڵ وتوی دایتر ناچمەوە بۆ خوێندن بۆ ناڕۆی کچەم چی بووە وڵا بم بە کچە مۆدێل دوای 2 ساڵ جیگڵاسێکە کڕن سری ئەم کاریگەرە خراپە بیر لە چی بکاتەوە. ئەم قزەی پارە زۆر زۆر مشکیلەیە. کۆمپانیایەکی وەکو تیکتۆک بە ملیۆنان دۆلار ئەڕژێ بۆ کەسێک کە هیچ ناکات بەس تەنها گەورەیەکە خۆی ئەتوانێت ئەکرێ خۆی گەورەی بکە. سیرەکەی ئەمانەی کە لە تیکتۆکە گەورە ئەبن هەمووی کەسی پوچگەران هیچ نین. هەنی وەکو ئەو کەسانە نین کە پێشتر لە یوتوبەرێکی بەتوانە بۆ ئەکتەرێکە یاریزانێکە چوسانم گۆرانی بێژێکی بە ناوبانگە کە چێژ ئەبەخشێ بە خەڵک بە هەر جۆرێ لە جۆرەکان سوودێکەگەێنێ. ئەمە ڕاستە کاکسیروان بۆ نمونە لە تیکتۆک ئەوە کاونتانەی کە هیچ معریفەیەکیانتیانە یا خودت چۆڵی لە ئاستی معریفەی زۆر زۆر خراپان زۆر مەرغوبترن یان زووتر گەورە بن. بەتاکی تێچوانەکەشی ئەوەی کە هین بێ هیچ ئەکتیڤ کێشەکە ئەلەوەیە. ئەمە دیارە دەستێکە لە دەرەوەزانی چۆنە کاتێک گەنجێکە بینێت بۆ نمونە باوکی مامی کەس و کارەکەی دەوروبەرەکەی ساڵانێکی زۆر خەریکی ئیتر ئەگەر خەریکی خوێندنەوە لە ڕێی خوێندنەوە گەیشتۆتە شەهادە زۆر بەرزەکان و هیچی نەبوو بە هیچ هێشتا هەر سادە ئەژی نۆرماڵ ئەژی ئەگەر خەریکی بزنسە و لە بازارە دوکانی هەیە و هەر هیچی نەبوو بە هیچ ئەگەر خەریکی هەر ئیشێک و فیئەیەکە لە ڕاگەیاندنێکە ئیشەکات و هەر سەیرەکە هەر لە دواوەیە بەس کەسێکی وەکو خابیلامیەت لە تیکتۆکە هیچی نییە
لە بێ ئیشیان نازانێت چی بکات لە بڕا شتێکی زۆر سادە و ساکار بەس تەنها دەزە جوڵێنێ و دەمە جوڵێنێ بێەوەی قسێ بکات ئەم کەسە گەورە ئەکرێ ئەبێتە ملیۆنەر و ژیانێکی شاهانە پێگەێنێ وەکو یاریزانێکی محتەریف بێ لە یەکێک لە یانەکانی ئەوروپادا یان پەتاتە فرۆشێکی تورکیمان بۆ هێنێت هەموو معریفەی ئەم پەتاتە فرۆشیش نەبووە شەڵا پەتاتە فرۆش بووە پەتاتە بارکەر بۆ کرێکارێ بۆ پەتاتەی بارکردووە لە مەزرعەکانە ساڵی 2021 خەریکی پەتاتە بارکردن بووە بۆ ناو تراکتۆرەکان کرێکاری پەتاتە بارکردن بووە بەس تەنها ورگ هەڵەتەکێنێ لە پڕام کەسە گەورە ئەکرێ ئەم کەسە گەورە ئەکرێ ئێستا بە ئۆتۆمبیلی زۆر گران بەها و بۆدیگاردی هەیە و دەرگای بۆ ئەکرێتەوە و ڕیستۆرانتەکان بانگی ئەەکەن بە زمانی بازارەکەی خۆمان بە دەیان دەفتەر دۆلاری ئێنێ ڕێکلامیان بۆ ئەکات و ئەبێتە ملیۆنێر ئەمە ڕێک کۆمەلگا ئاڕاستاکە کێشەکە لە پارەکەیە ینی سیرەکەی هەموو گەنجێک ئەوەی کە حەزی لە وەرزش بێ سەرسامە بە ڕۆناڵدۆ و میسی بەڵام ناتوانن وەکو ئەو بن هەوڵیش بەن یاری بکەن ناتوانن وەکو ئەو بن زۆر هەوڵیژێن ناتوان بە لە سەتایەکی ئەوانیش بن بۆیە ئەگەر دواشیان بکەون شتێکی ئاساییە کاتێکە بینێ بۆ نمونە ڕۆناڵدۆ ئەم ملیۆنان دۆلاری هەیە گەیشتە خەریکاگاتە ملیار دۆلار و میسی بە هەمان شێوە و یاریزانەکانی تر بە هەمان شێوە ئاسایی ئەمیش حەز لە یاری بکات باشە بەڵام ناگات بیریشی لیەکاتەوە کە ئەگەر لە وڵاتی خۆمانە بگاتە ئاستێکی زۆر بەرزیش لە منتەخەبی عێراقیش وەربژیرێ هێشتا هەر هیچ نییە بە سەیرەکە ئەم بە تەنها ورگ هەڵتەکان نێ بۆتە ملیۆنەر ئەمەسانەکرێت تەقلیدی بۆی تەقلیدی ئەوە کاتەوە دو ئەوواکەوێ جا بەداخەوە ڕاگەیاندنەکان چەنە سوۆسیال میدیا کاریگەری هەیە ڕاگەیاندنە میدیای بینرا و چەناڵەکان ئەوانیش کاریگەریەکە زیاترەکەن چۆن بۆ نمونە یەت ئەم کەسانە جارێکی ترە هێنێتە پێشەوە ئەم کەسە لە یوتیوب دەرکەوتووە ئەگەر کەناڵەکان نێن گەورەتری نەکەن لە جێ خۆی وردە ئەتوێتەوە گەرشت چونکە هیچی پێ نییە ئەمە کەسێک نییە شارەزابێت لە بوارێکە لە یەکێک لە بوارەکانە و ئەوکۆڵە پرۆفیشنال بێت و دایم بێت شت پێشکەشی خەڵک پێویستی پێی بێ ئەگەر ناوبێنی ناساییە ئەو کەسانی کە بۆ نمونە کەسێک هەبوو ناوی مەلاقاتیل بوو ناوی خۆی ناو نابوو مەلاقاتیل نازانین ناو ئەسڵەکەی چی بوو لە 2 ساڵ پێشووە لە سناپچات ئەمنە گەورە بوو کاتێک هاتە شێخەڵای هەولێر و بەردەم قەڵاوە ئەوت یاریزانێکی زۆر گەورەیە ئەکتەرێکی زۆر بە توانای جیهان یان سەرکردەیەکی سیاسی زۆر دڵسۆز بە خەڵک و خاوەن پێگەی جەماوەری هاتۆتە ناو خەڵکەوە بە هەزاران کەس هاتبوو سێڵفی لەگەڵ بگرێ ئێم کەسە بەستەنها سناپەکان لێ داخست هیچ نەبوو خۆی پوچگەرا بوو هیچ نەبوو نەدەزانیم کابرای چیەکە هەر لە خۆی لاسایی مامۆسایکی ئاینیە کردە و قسەی هەلق و مەلەقیە کرد و بەمە گەورە بوو چونکە ئینسانێکی پوچگەرا بوو لەگەڵ هاتن حکوومەت ئیتر حکوومەتە حیزبە نازانم چییە سناپەکان پێداخست لەسەر هەندێک هۆکار پێیان داخست نەما بوو بە بڵقی سەر ئاو تەقی بزانی کاکسیروان ئەم شتە لە هەموو دنیاەوە بزانم خەریکای بێ بە دیاردە و هەیە ئێستا مەسەلەن هەر لەناو عێراقی خۆمانە سیر بکەین لە شارێکی دووری وەکو بەغاوە کەسێکی ئاسایی پەیامێکا ڕاستەی بایدنەکە لە ڕێگەی سۆشیال میدیاوە پەیامە ڕاستی سەرۆکی هەرێمەکە دوایی ئەمە کاریگەری دروستەکە لەناو سۆشیال میدیا بە عام و لە خەڵکا و دوایی لە ئەرزی واقع پێشوازی لە یەکرێ و ئەمە هەیە لە دنیای هەیە بەڵام ئەمە بۆچی ئەگەڕێتەوە کە بە جددی ئاوا یعنی بۆچی ئەکرێت لە ناو سوۆسیال میدیای کەسانێکم بەبێەوەی هیچیان هەبێت تەنها لەبەرەوەی قسەیەکی خۆشەکەن تەنها لەبەرەوەی سنوورێکیانی تەنها لەبەرەوەی هیچ نیان بەستێتەوە ئاوا گەورە بن و ئاوا خەڵک شوێنیانەکە خۆڵکۆتیان فۆڵۆوەکانمان بەدەستی خۆمانەکە فۆڵۆوەکەین سەرەتای وتم دوو بەشە بەشێکیانەوەی خەڵکەکەیە فۆڵۆیەکات بەشێکیان ئەوەیە میدیاکان و کەسە سیاسەکان گەوریانەکەن ینی بەداخەوە ئەوەی کە ڕوویدا لە هەفتەی پێشوودا لە سەرۆکی هەرێم کە ئەمە نازانم چۆن تێپەڕی بەسەر دەستەی ئیدارەی سەرۆکایەتی هەرێمە بەسەر پاسەوانەکانە بەسەر ڕاوێژکارەکانە کەسێک هیچ نییە ینی وەک بازەکەن بەداخەوە کە موشیاڵم کۆتربازێک بۆ 2 ساڵ پێش ئێستا یەت قسەیەکە کات و لە ئاستی گەورەی وەکو کازمی پێشوازی لێ کرد نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم کە لوتکەی دەسەڵاتی هەرێمە لە ڕووی پرۆتۆکۆلی و لوتکەی دەسەڵاتی ئەم هەرێمەیە یەت بە ئاستێکی زۆر پرۆتۆکۆلی پێشوازی لێکا کە ئەمە
بەداخەوە نابووە ئەمە تێپەڕێ ینی پێش هەموو کەس ئەندامان و کادران و لایەنگرانی پارتی کاردانەوەیکی زۆر توندیان هەبوو بەرامبەرەمە چونکە کادرێکی پارتی لەوانەیە 20 ساڵ بێ خزمەت بۆ حیزبە بکات و تیای بێت 10 ساڵ بێسەرەی نووسی بێت چاوێکی بکەوێت بەسەرۆکەکەی خۆی پێی ناکەوێت بەزیەت کابرایەکیت بە شێوازێکی من تا ڕادەیەک شارزایەکم لە زمانی جەستەیە هەیە شێوازی دانیشتنی عەلی عادل لەویادا و جلوبەرگەکەی جارێ ئەسڵەن هەر جلوبەرگی پرۆتۆکۆلینە و بە تیشێتێکە و لە زستانە دانیشتووە و شێوازی دانیشتنی کاکردنێکی عیرفان بارزانی هاتنە خوارەوەی لەسەر کورسەکەی خۆی بۆ تەنیش کورسەکەی ئەم و ئەو شێوازی دانیشتنەی کە هەیبوو ینی ئەبوو ئەمە لەگەڵ سەرۆکی وڵاتێکی گەورەی وەکو تورکیا ئێران قەتار ئیمارات چوزانم سەرۆکی وڵاتی یاوە بێ بۆ شێوازە پێشوازی لەکەی ئەمە ئاساییە هەر کەسێک هاوڵاتیەک لە شوێنێکە ئەم سەرکردە سیاسیانە بینی حەزبکە سێڵفێکی لەگەڵ بگرێ و کە بینی ویشمانە جاریوا بووە لە پرسەیەکی زۆر گرنگە کەسێک هاتووە داوای لەیەکێک لەم سەرکردانە کردووە لە ناو پرسەکە بیری مردن و تعزیەکەی نەماوە هاتووە سێڵفێکی لەگەڵ گرێ ئەمە شتێکی ئاساییە بەس وەکو ئەوەی کە تۆ لە کۆشکی سەرۆکایەتیە پێشوازی بکەی لە کەسێکی ئاوە کام کەسە چیادەم حەلی عرابی چیە لە کۆمەڵگایە جگەلەوەی تۆزی قسەی کرد بە تێکەڵیەکی ئینگلیزیەک و ئینگلیزیێکی سەقەت و عەرەبیەکەی خۆی داوای لە بایدن کردووەرە بە فریامانەوە یخۆ هەزاران کەس داواکات کاکە هەزاران مناڵە شەهید داواکە کاکەوەرن بەهانەمانەوە نان نییەبی خۆی کاک سیروان بابەتێکی تر بەدەر لە سۆسیال میدیایی کە کۆنتڕۆلکردنی زۆر زەخمەتە میدیا فەرمیە بینرا و بیسراوەکان لە هەرێمی کوردستان لە هەنێک کەناڵی بینم یەکێک لەو شتانەی زۆر ئێمە شانازیمان پێوکرد کللتورێکی ڕەسەنی کوردەواری و جلوبەرگی کوردی و لە ئەدەکانی کوردستان بوو من لە سۆسیال میدیا بەرنمەیەکی زۆرە بینم ئەچێتە گوندەکان لە نێو ئەو هەموو جوانی و دڵسۆزی و ماندووبوونی گوندەکانە گەڕێن بە شوێن مەسەن پیاوێکی اختیاری بە ساڵاتچوە تاکە مۆزوعێکیش لەگەڵ یەکرێتەوە ژنی دووەم و سێم بۆ نایانی و یعنی جۆرێک لە جۆرەکان وێناکردن و نیشاندانی لادێکانمان یان کللتورێکی هەنێک گفتوگۆی کە بەسراحت نەشیاوە یانی جوان نین ئیتر تۆ ڕەنگە و کەسێکی اختیاریان نەزانێ بۆ خۆشی سوعبەتێکەکە تۆ یەنیەکەی تەمەزەی ناو سۆسیال میدیا ئەی ئەمە چیمان پێڵێ لە پشتی ئەمە چۆن کاریگەری دروستەکە مەزانی کێشەکە لە کێوە سەر چاوی گرتووە لەو ژمارەوە شەڕی ژمارەوە نی شەڕی ژمارەکان بریتە لە چیجاران کە تۆ کەناڵێکت هەبوو پێش سۆشیال میدیا و پێش سمارت کەناڵێکت هەبوو بەرنمەیەکت پێشکەشە کرد لە یادێ وایە لە ناو شارە بواە تۆ نەدەزانی بینەرەکە و چەند کەسە ئێستاشی پێوە بێ نازانی بینەرەکەت چەند کەسە بەڵام لە سۆشیال میدیای ژمارەکە دیارە کاتێک بیر لەوە ئەەکەیتەوە کە ژمارەکەت زیاد بکە ئەبێ بەداخەوە بێتە سەر قسەی هەلق و مەلق بێتە سەر قسەی قۆ یعنی ئەوانەی کە لە سۆشیال میدیایە زۆر دەرەکەون ئەوانن کە هیچیان لە بارانیە ئەو کەسانەی تەنانەت لە بوارە هونەرەکەی چۆتە ئەوە یعنی تۆ دیقەت بە وەکو دکتۆر کەریم باسەکە گۆرانی تەڵپە تەماتە کە یار نازانم شتێکی زۆر مناڵانەیە ئەزانی ئێستا گەیشتۆتە چەند ملیۆن بینەر 8.8 ملیۆن بینەری هەیە ڤیو هەیە بووە 8.8 ملیۆن ڤیو بەڵام گۆرانی بەرزە کۆلیلەی عەباسی کەمەندی کە ئەگەر هەر کەسێک چیرۆکەکەی بزانێ ئەگری بۆی ئەم شعرە و ئەم تێکستە و ئەم ئاوازە و ئەم کە باز لەوانەیە خەڵک نەزانێت ئەمە حەزەکەم ئەمە بگەێنە بە بینەران ئەم گۆرانیە باز لەواکە کە دایکێک کوڕێکی شەهیدی بۆ هاتۆتەوە لە نیوەشەوە هەواڵەکان پێگەیانەوە کە کوڕەکەت شەهید بووە لە نیوەشەوە دەزەکە بە هاوار و ناڵە و فوغانێکی زۆر بەرزە کۆلیلە واتە هاوارێکی زۆر ناڕەحەت بۆڵە بەرزە کۆلیلەم ڕەفیقی شەو بوو لە نیوەشەوە بوو ئەم بەرزە کۆلیلەم هاوار و ناڵە و گریانەی ئەم گۆرانیە جوانە ئەزانی 20 کەی ڤیوی نییە 20 کەی لە یوتیوبەکەی مامۆستا عەباسی کەمەندی 20 کەی ڤیوی نییە بەڵام تڵپەتەماتە 8 ملیۆن پوین کەواتە خۆمانەوەمانێ بەش یەکەمیانەوەیە خەڵکەکەیە یان گۆرانی ئەمەی کابرای بێگڵاسی وەعزەکە شڵە ئەخر کاکسیرۆن بەڕاستی پرسیارەکەمی ئێستا بچینە ناو عایلەیەکەوە بڵین پێتان خۆشە مناڵەکانتان وا پەروەردەیان ڕەنگە پێی ناخۆشە بڵێ ناحەزەکەم ڕێک و پێک بن بەڵام ڕەنگە هەر لەو بنەماڵەیە 5 کەس 5 یوتیوب و 5 سناپچات و 5 دەی وەی لاخیری بەکاربێنن سوودیان هەبێ بۆ ئەو بەشێک من لەو 8.8 ملیۆن بینەرە بەتەکید ئەمە لە نەزانیمانەیان لەگەڵ ئەو پەرێز و حورمەتم
لە قەڵبی ناوبنین لە داماوی ناوبنین لە یا خۆ یەکێک لە هۆکارە زۆر گەورەکان کۆمپانیەکانن کە ئەوە ئەکەن وا ئەکەنی هێنێتە بەرچاوی تۆت خۆت لا ئیرادیە بی بە ڤیۆدی ئەێنێتە بەرچاوی خۆت ئەو وا ئەکا کە تۆ بینەری ئەوانە ببینەری و شتە خراپانە ببینەری و هەنی کەسە باشەکان کەس ئەکرێت لە تیکتۆکە تۆ دەیان و سەدان و هەزارانیش ئەکاونتی باش و یوتوبەری باش و خەڵکی باشە بێ کەشتی باش بگەینە بە کۆمەڵگا بەزەوانە زۆر کەمن لیمیتن سنوردار کراون شتەکانیان زۆر کەمە بینرێت خەڵک بە دواشتە ڕەفاهێتەکەوەیە جا ئێساش کە بۆ بە ژمارە و ژمارەی پارە خەڵک دو ئەوواکەوێ ئەوی ژۆک ئەوە بکە بۆی کە تۆسە پاری بێتە سەر حساب هەر یوتوبەرەکان ئێرە خەڵکی وای تایە شتی زۆر حەلق و مەلە قەڵێت و مانگانە لەوانەیە $1000 بێتەوە سەر حسابەکەی باشە کاکسیروان لەو بەشە ناکە پەیوەندی هەیە بۆ کۆمپانیای لە پشتی ئەم سوشال میدیا و لە پشتی ئەم پلاتفۆرمانن لەو بەشێکە بەدەستی خۆمانە بەدەستی بەکارهێنەرە بەکارهێنەر ئەوەی کە بەکاری هێنێ و ئەوەش کە ئەبێ بە فیگەرێک لەناو ئەم سوشال میدیایە چی بکەین بۆ ئەوەی کە سوشال میدیاوە لێ بکەین کاریگەری ئەرێنی هەبێت لەسەر ڕەفتاری خەڵک لەناو کۆمەڵگایە لەسەر ژیانی خەڵکی بۆکوە ئەگەر ڕاشکەوانە قسە بکەم هیچ ناکرێت هیچ ناکرێت چونکە خەڵک بۆ چی بکەین ئای خۆ کاڵم هیچ ناکرێت فەیسبوک بۆ بەشێک لە پێداویستیمان سناپچات خەریکەوێ بەشێک لە پێداویستیمان مۆبایلەکەمان ئەگەر بۆ خۆمان بۆ خودی خۆمان بەڵێ هەموو کەسێک دەتوانێت سوشیال میدیاکەی بۆ کاری زۆر پێویست بەکاربێنێ گەنجێک ئەگەر هیوایەتی فێربوونی زمان بێتوانێت هەر لە ڕێی سوشیال میدیاەوە فێری چ زمانێ بێت بەترەکە زمانەکە زمانێکی وڵاتێکی زۆر دووری وەکو سینە وەکو فەڕەنسا وەکو کوێ زمانێکی قورسی ئاواش بێت ئەتوانێت فێر بێت خەڵکیش هەبووە فێر بووە بیدرێک فقڵکە بۆ فێری زمانی کۆری بووە کە کۆری چەند دوورە لێمەوە حەزی پێی بووە تا ڕادێک ئەو کەسانە ئەتوانن ئەوە بکەن وەکو تاک بەڵام ئەگەر بڵێ وەکو سوشیال میدیا ئاراستە بکەیت یعنی ئەوە تا سوشیال میدیا میدیاکانی ئاراستە کردووە یعنی مناڵێک دەرەکەوێت لە شوێنێکە خێرە ڕاکەن چاوپێکوتنی لەگەڵەکەن ئەسڵان کەس هەیە هەر باری دەرونی تەواو نییە باری دەرونی تەواو نیە چاوپێکوتنی لەگەڵەکەن بۆ لە بری لە سوشیال میدیا دەرکەوت و دوو قسەی خۆشی کردو و بۆتەوەی فۆلۆوەری زۆر کاتە بەدیوە باشەکەی ترا لەو کاتی کە مامانە کاکسیروانەکرێ شقا مجوڵێنین بۆ ئامانجێکی باش بۆ بابەتێکی نیشتیمانی بۆ گرفتێک بۆ گەیانی پەیامێک بەلایەنە پەیوەندیدارەکان ناچارکردنی دەسەڵات بە کۆمەڵێک بڕیاری باش لە ڕێگەی سوسیال میدیاوە یان نمونەمان هەبووە لە پێشترا بەڵێ بەڵام لە ئێستا نایبینم بەداخەوە بەداخەوەکەم قسەکەم لە ئێستایان نایبینم بۆ لە ئێستاە سوشیال میدیا ڕۆڵێکی زۆر زۆر خراپە بینێت ڕۆڵێکی زۆر خراپە بینێت لە ناو خەڵکە وەکوتم لە سەرەتا باسم کە لە بەهاری عەرەبیا سوشیال میدیا بوو فەیسبوک بوو جیهانی جوڵان ئێستا فەیسبوکیش لیمیت بووە یعنی من ئەکاونتی خۆم لە ساڵی 2022 5 بۆ 6 جار سزا دراوم کە هەر جاری یەک مانگ لەبەرەوەی ڕخنەیەکی سیاسیم گرتووە ڕخنەیەکی ترم گرتووە سزا دراوم پێی گروپم هەوە گروپەکەم سووتێنراوە لەبەرەوەی ڕخنەم گرتووە هەنی فەیسبوک بەداخەوە کەوتە ناو شەپۆلی دەسەڵاتدارانەوە جا یەک قسەی هیتلەر ئەهێنمەوە کە کۆمەڵ ئەمایان ئەچێتەوە سەر ئەوەی کە کۆمەڵگا بەداخەوە خۆی فۆلۆری ئەو خەڵکە خراپاناکە دەسەڵاتیش لە پشتی میدیا و سوشیال میدیاوە ئەوێم کۆمەڵگای ئاوا بەرێت چونکە هیتلەر ئەڵێت جوانترین ئەڵێ بەخشیشی خوا بۆ دەسەڵات بریتێ لە میلەتێکی جێل میلەتێکی گەمژە ئەمە میلەت بەرەو گەمژەیە بە میلەت بەرەو گەمژەیی ئەبا کە تۆ نەوەیەکت بۆ دروست بێت بەس تەنها خەیاڵی لای ئەوە بێ قسەی قۆڕ بکە لە سوشیال میدیایە هەلق و مەلق بکە و خەڵک پێی پێ بکەنی و فۆلۆری زیاد بێت و تۆزێ پاری دەستکەوێت ئیتر ئەمە ئاگای لەوە نییە وڵات بەرەو شوێ ئەڕات و چی ئەبێت ئاگای لەوە نییە کە سیاست چی ئەکات و چۆن خاک ئەفرۆشرێ خەڵک ئەفرۆشرێ داهاتە داگیرەکرێ حکمی خراپت بۆ ئەێنرێ هەرچیەکت بۆ ئێنێ ئەم بێ ئاگا بێ لەوانە یاخوا دەست خۆش بێ کاک سیروان کاکی سپاس دەکەین سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ڕوونکردنەوەکانت یاخوا لەش سپاس بۆ کەناڵەکەتان و سپاس بۆ دەفەتەی پێتان بەخشی دەستکان